بەڵێ بینەرانی زیێدە عزیزی کەناڵی کوردستان 24 و بەرنامەی کابینەی نوێم سڵاوتان لێبێت. ئەم بەرنامەی کابینەی نوێم جیاواز لە شەوانی ڕابردوو ئەڵقەیەکی تایبەتە. ئێوە شاگادارن کە ئەمڕۆ لە پارلەمانی کوردستان سەرۆک وەزیران دوای ئەوەی کە وەزیرەکان دەنگیان پێدرا متمانەی پارلەمانتارانیان وەرگرت، دواتر دەقی کارنامەکە لەلایەن کاک مەسرور بارزانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستانەوە خوێندرایەوە. قسە زۆر لەسەر کارنامەکە کرا و فیدباکی هاوڵاتیان لەسەری تا ڕادەیەک لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانە و لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە زاندرا. هەندێک ڕایان وایە کە ئەم کارنامەیە کە هێڵە گشتیەکانی ئەمڕۆ ئاماژەی پێدرا نەچوونە وردەکاریەوە، ڕاوایە کە لە دوای ڕاپەڕینەوە یەکێکە لە کارنامە باش و تۆکمە و گشتگیرەکان، یەکێکە لە کارنامە بەهێزەکان کە ئەگەر لە ئەرزی واقع جێبەجێ بکرێت زۆر شت لە ماوەی 3-4 ساڵی داهاتوو گۆڕانکاری بەسەردادێت. ئێمە ئەمانەوێت وردە وردە قسە لەسەر وردەکاریەکانی ناو کارنامەکە بکەین و لەلایەن کەسانی شارەزا، لەلایەن کەسانی سیاسەتڤان، چاودێری سیاسی، کەسانی ئەکادیمی ڕای خۆیان لەبارەیەوە بگوێزنەوە. بۆ مەڵقەیە من سێ میوانی ئەزیز و بەڕێزم هەیە لە ستۆدیۆی ناوەند، هەرێک لە بەڕێزان کاک زیرەک کەمال کە وەکو چاودێری سیاسی و شرۆڤەکار حزوریان هەیە بەخێربێن سەرسەر و سەرچاومان، کاک ئازاد جوندیانی کە وەکو شرۆڤەکاری سیاسی وەروەها وەکو سیاسەتڤان حزوری هەیە ئەم شەو زۆر زۆر بەخێربێن کاک ئازاد، وەروەها دکتۆر هێژا بەدرخان سندی کە وەکو مامۆستای زانکۆ و وەکو شارەزا و پسپۆر لە بواری کارگێڕی حزوریان هەیە زۆر زۆر بەخێربێن سەرسەر و سەرچاوم. کاک ئازاد منە میشاڵم خەیر الئوموری ئەوسەتوە با لە جەنابتانەوە دەست پێ بکەین. پێم خۆشە لە هەر یەکێک لە ئێوە تێڕوانینی گشتی خۆتان و تایبەتتان سەبارەت بە ئەوەی ئەمڕۆ ئەو ڕووداوە مێژوویەی ئەمڕۆ لە پەرلەمان ڕوویدا کە وڵاتیان دەمێک کە چاوەڕێن ئەم حکوومەتە پێک بێت ئەمڕۆ بینرا پێک هات و سبەینێش یەکەم کۆبوونەوەی خۆی دەکات لەگەڵ وەزیرەکان بڵین جەنابی سەرۆک وەزیران. ئێوە بەگشتی ڕاتان چی؟ لە ڕاستیدا وەکو ڕێزیشتی ئاماژەت پێدا دوای چاوەڕوانێکی زۆر ئەمڕۆ ئەو کابینەیە بە ڕەوتە بەڕێباز و ئاراستە یاسایەکەی خۆی لەدایک بوو. ئەم لەدایک بوونا و لەگەڵ ئەوەی ئەمڕۆ ڕوویدا هەم کارنامەی حکوومەت کە بەڕێز کاک مەسرور خوێندیەوە پێشکەشی کرد کە بێگومان ئەمە ئەو لایەنانەی بەشدارن لەو ئیتلافە حکوومیە لەسەر ئەو کارنامەیە کۆکن و ئەبێ مەسئولیەتەکەشی و ئەستۆ بگرن لە جێبەجێکردنیدا و هەروەها لە هەڵبژاردننی یان دەنگدان بە وەزیرەکانیش کە دەنجی مختلف هەبوو، یانی دەنجی زۆر هەبوو، دەنجی کەمتر هەبوو، دەنجی هینیش هەبوو، یعنی ئەوە نەبوو کە بە یەکنەوە بێ هەز بکەین کە ئەمە ئۆکەی حزبێک و تویەتی بە کتلەکەی خۆی تۆ هەمووی دەنگەدا بە ئەلف ناو، ئەویتر بڵێ هەمووی دەنگەدا بە با ناو. نانی تێکەڵیەک هەبوو، ئەو تێکەڵیە ئەوەی دەرەخاکە ئەمە پرۆسێسێکی ئەو تۆ بوو لەگەڵ ئەو چەمکەی کە ئەمن بۆ خۆم لە حەزاتم لەسەر چەمکی دیموکراتی هەیە لە ئەسڵدا، بەڵام ئەوەی کە ئێستا پەیڕەوە کرێت چەوکە دیموکراتەکە بڵێ باش پەیڕەو کرا لەگەڵ تێبینێت تایبەتەکانیش کە ئێستا ناکرێت هەمووی پێکەوە باس بکەین دوایی کە خۆت پرسیار لێکردینیان ئێمە پێمان باش بوو باسی لێواکەین. من دەمی ئەم لە دەستپێکدا کاڵاکە بەقەت باڵاکەیە، هیوادارین کە وەکو تۆش دەبیدا ئیشارەت پێدا لە جێبەجێکردندا ئەم باڵایە ئەوەندە باڵاتر ببێ کە کاڵاکە بەشینەکە شتی تری بۆ ئیزافە بکەین. بەڵێ سوپاستانەکەم دێمەوە خزمەتتان بێگومان. کاک زیرەک ئێوە بەگشتی ینی ئەگەر قسە لەسەر کارنامەکە بکەین، کارنامەکە ئەمە قسەی من نییە، من وەکو ڕاگەیاندنکارێک بۆم نییە ڕای خۆم بڵێم، بەڵام ئەوەندەی من خوێندومەتەوە و گوێم لێ بووە ئەڵێن زیاتر بەلای ئەو بابەتانەیە ڕۆیشتووە جەنابی سەرۆک وەزیران کە دەکرێت لەم 4 ساڵەیە جێبەجێ بکرێت و تا ڕادەیەکی باش واقع بینی تیا بۆ ئێوە لەو ڕووەوە ڕاتان چیە؟
زۆر سپاس بۆ ڕەخسانی و دەرفەتا دیارە من بەر لەوەی قسە لەسەر ناوڕۆشی مادە و بڕگەکانی کارنامەکە بکەم من دەمەوێت لەسەر دیوێشی تری مەسەلەکە قسە بکەم ئەویش چۆنیەتی جێبەجێکردنی و کارنامەیە بەڵێ لەبەرەوە نەک لە کابینی ئێستادا لە سەرجەم کابینەکانی ڕابردوو ئەو کارنامەیە کە دادەڕێژرێ بەڕاستی تێر و تەسەلا هەمەلایەنە و بە شێوەیەشی بەرفراوان دەستخراوەتە سەر زۆر پرسی هەستیار و زۆر ئاریشە و کێشەی گرنگ و زۆر مەسەلە کە پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هەیە بەڵێ بەڵام کێشەی ئێمە لێرەدا لە سێوە دەست پێ دەکا هەڵبەتە سەرکەوتنی هەر حکومەتێک زیندوێتی هەر حکومەتێک کە بیاوێ هەر کابینەیە کە بیە میلەت لێ رازیبی کۆمەلگای لێ رازیبی دەبێ ئەو کارنامەیە جێبەجێ بکە کە لە ماوەی 4 ساڵی داهاتوو دەیخاتە بەردەمی پەرلەمان و ڕایگشتی واتە پێوەەر و مەرجی سەرکەوتنی هەر حکومەتێک کە ئەوەیە میلەت لێ رازیبی میلەت چۆن لێ رازی دەبی ئەو کارنامەیە کە دەیخاتە بەردەمی خەڵک بۆ ئەوەی جێبەجێ بکە بۆیە من هەموو کارنامەکەیم خوێندەوە با بڵێن تێر و تەسەلا هەمەلایەنە بەرفراوانە کۆمەڵێک زۆر باسی گرنگ و خواستی گرنگ کە گزارشتە لە چێشۆ داواکارەکانی خەڵک خراوەتە ڕوو بەڵام من بۆ خۆم لە دڵەوە هیواخوازم ئەو کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت بە هاوکاری هەموو لایەک بە پاڵپشتی هەموو لایەک بتوانێت ئەو کارنامەیە جێبەجێ بکە کە دیسا دێڵێمەوە خستوێتی بەردەم ڕایگشتی لەبەر ئەوە کاگ یادگار ئەو نۆمانگەی ڕابردوو دۆخێکی سیاسی زۆر ناخۆش بوو بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەو نۆمانگەی ڕاواتە قۆناغی دوای هەڵبژاردن بەڕاستی جگەلەوەی پێکەینانی کابینێنی حکومەت دەبەر کۆمەڵێک هۆکار دواکە و ناسی نەسەری لەبەری خۆشبەختانە ئەمڕۆ کۆتایی پێهات بەڵام بەڕاستی لە ڕێگای میدیا و فەیسبوک و گوتاری سیاسی ناعەقلانی لە کۆمەڵێک بوار و کەناڵدا ئەو کۆمەلگایە کە دەنجی دابوو ئەو میلەتێک کە دەنجی دابووە حیزبەکان جا هەر یەکو بە پێ ڕێژەی خۆی نەدەبوا بۆ شێوێ پاداش بکرێتەوە کابینەکەەوەندە دوا بخرێت بەڵام لەگەڵەوەی کە دواخرا ئێستا سەرکەوتنی بەدەستێنا هیوادارین ئەو کابینەیە بتوانێت بە هاوکاری و پاڵپشتی هەموو لایەکدا هەم قەرەبووی ئەو چاوەڕوانیانە بکاتەوە کە لەو نۆمانگەی ڕابردوو خەڵک لەو دۆخە و لەو قۆناغە نوێ هەیبوو و هەم بشتوانین بە هەموو لایەکمان بتوانین لە ئاستی خواست و داواکاریەکانی خەڵک دابین بۆیە من پێم وایە کارنامەیەکی زۆر زۆر باشە بەڵام ئەزمون و عیبرەت لە جێبەجێکردنیدا کە لە دڵەوە هیواخوازم لە 4 ساڵی داهاتوو بتواندرێ ئەو کارنامەیە جێبەجێ بکرێت. سوپاسانەکەم کاک زیرەک بێگومان دێمەوە لای جەنابیشتان دکتۆر هێژە وەکو لە تایتڵی جەنابتانە دیارە ئێوە مامۆستای زانکۆن و کەسێکی ئەکادیمین و تێڕوانینتان بۆ بابەتەکان هێندەی ینی پشت بەستووە بە بابەتە زانستیەکان ڕەنگە کەمتر تحلیل بێت لە ڕووە سیاسیەکەوە مەبەستمەوە نییە کە تحلیل لە سیاسیەکان زانستی تیانە یەکێک لەو ڕەخنانەی کە ینی لەم چەند شەوانەی ڕابردوو کە من بەرنامەی کابینەی نۆیەمم ئەکرد خەڵک گلەیی لە شێوازی ئیدارەدانی وڵات هەبوو پێیان وابوو کە یەکێ لە خەلەلە سەرەکیەکان کێشە سەرەکیەکان شێوازی بەڕێوەبردن و ئیدارەدانی وڵات بووە لە ساڵانی ڕابردوو سەرەڕای تێبینیەکان و ئەو پاساوانەی یاخود ئەو بیانوانەیە خرێنە ڕوو بۆ ئەوەی کە دۆخەکە ئاوا بۆ پرسیارەکەی من زۆر بە دیاریکراوی ئەوەیە چی بکرێت بۆ ئەوەی لە 4 ساڵی داهاتوو هاوڵاتیان ئەگەر کۆی تێبینیەکانیشیان کۆتایی نێت کەم بێتەوە. بەڵێ سپاس بۆم دەرفەتە با لە پرسیاری یەکەم دەست پێ بکەم با تۆزێ سیاسەتی توکە ئیدارە و بێ سیاست بەڕێوەبردن بێ سیاست ناک بۆچوون هەیە و ڕێز لەو بۆچوونە ئەگرم کە حکوومەت دواکەوت تا دامەزرا طبیعی باش نییە دواکەوێ حکوومەتەوە وەکو پرنسیب بەڵام لە ڕووی زانستیەوە حکووماتی کە پێ ئەڵێن ئێتیلافی یان کۆڵیشن و تایبەت ئەگەر کۆ ینی کۆڵیشنێکی گەورە بێ فراوان بێ ئەو حکوومەتە نۆرماڵە ناڵێن باشە بەڵام طبیعیە کە دوا بکەوێ چونکە تا ئەو خەڵکە بە تاواتی هاو بەشیەک پێیا بکەن و بۆچوونێکی مشترک پێیا بکەن ئەو حیزبانە کاتی دەوێت ینی لە ئەڵمانیش بۆ لە وڵاتانی تر بووە بۆیە
ئەمڕۆ بە ڕۆژێکی زۆر گرنگ ئەزانم و بە تەسەوری خۆ من وەکو هاوڵاتیەک بێژگەلەوەی کە وەکو ئەکادمیستێک لێرە بم دڵم زۆر خۆشە چونکە کارتێگنێکی زۆر ئەرێنی ئەبێ لەسەر بازار لە سیاست لە ڕنگدانەوەی ئێمە بەنسبەت ناوچەکەەوە لە دەرەوە معنایەکی زۆر سیاسی و ئابووری و کەلتوریشی هەیە طبیعی. باش سەبارەت پرسیاری جەنابتەوە بەڵێ خەڵک هەیە زۆر و بیستومانەوە ئەیبینین و ناڕزایەتیەک هەبووە لەسەر ئیدارەدان هەمان کات دیسان ئەڵێم دووبارە ئەڵێم کەس نەیویستوە ئیدارەکە بەڕێوبردنەکە خراپ بێ باوەڕ ناکەم هیچ حزبێک هیچ سەرکردەیەک هیچ نوخبەیەک و هیچ هاوڵاتیەکیش ئاسایی نەیویستووە ئەو نائیدارەدانە بەو شکڵە بێ بەڵام واقعی سیاسی وای ینی ویستووە کە بەعزە جار بەعزە تەنازولاتێک ئەبێت نمونەیەکت بم بە جەنابەت ماوەیەک ڕخنە ئەکرا لەسەر ئەوەی بۆ زانکۆ زۆر هەیە لە کوردستان بۆ نمونە طبیعی ئێمە ویستمان ماوەیەک بە خەڵک بڵێن کە ئێمە ئەتوانین بە دەرەوە بڵێن ئەتوانین ئێمە زانکۆ دامەزرێن و ئەتوانین خەڵک دەرچێنین یعنی پێداویستیەک هەیە لە کاتێکە کەوا ئەکات تەسەوڕەکەم ئێستا قۆناغی چاکسازی حەقیقی و ئیدارەدان و بە شکلێک بە مەبادی حکومڕانی گڤڕننس بکرێ و ئەمڕۆ ئەم کارنامەیە بێنە سەر مۆزوعەکە پەیامێکی ڕوون بە نسبەت منەوەدا ئەگەر مەبدەئی کە پێڵێن کۆنتنت ئەنالسیس بەنگلی یا خۆت شرۆڤەکردنی ناوەڕۆک تەحلیلی محتەوا بکەین بۆی وەکو ڕوخسار سەرەکی سەیریکەین سەیری وشەکە بکەین جارێ یەکەم هێڵ لە ناو ئەم کارنامە طبیعی من ڕاستە جەنابی کاک مەسرور وتی هێڵە گشتیەکانە بەس تەسەوڕەکەم ئەمە تەسریحێکی زۆر متەواضع من بە نسبەت منەوە تەفاسیلی تایە ئەبینم ئەم کارنامە بەجددی یعنی و ڕێگە نەخشە ڕێگایەکی وازحی تایە و تەفاسیلی تایە توانم ئێستا بۆ جەنابەت بۆ ڕێزداران لێرە باسی کەم جارێ سەیری وشەکان بکەین چاکسازی دووبارە ئەبێتەوە نەهێشتن ڕێگەگرتن لەو شتانەی کە خراپن بۆ پرۆسەی ئیداری و بۆ ژیانی خەڵک و ئەمە پەیامێکی وازحە دوو ئەگەر سەیری یەکەم هێڵ بکەین کاگیادگار یەکەم هێڵ باسی چاکسازیەکە ئەوە طبیعی بە لە خۆڕایی نەهاتووە ئەمە جەختیش کرایەوە هەر لە سەرەتای گوتارەکە جەخت لەوە کرایەوە کە هاوڵاتی سنتەرە بەڵێ اینجا لە دەساتیرە بۆ نمونە بینەوە سەر یعنی زانستی ڕامیاری لە دەستورە گەر جەنابەت ملاحەزەت کرد بێ یەکەم شت لە دەستورە دائما دیباجە دێت باسی مەبادی سەرەکی طبیعی ئەمە دەستور نییە ئەمە کارنامەیە بەڵام تۆ سێرکە دووبارە بە یەکسەر بە هینێکی چاکسازی و ئێگزێگیتیڤ واتە تەنفیزی و کردە هاتە ناو مەوزوع کارنامەکە واتە پەیامێکی ڕوونە کە ئێمە دەمانەوێ چاکسازی یەکەم بکەین اینجا یێتە سەر خزمەت گوزاری حکوومەت کەواتە دیسان سێریکە وەکو فەرموویت هاوڵاتیە لێرە ئەمانەوەی هاوڵاتی خزمەت گوزارێکی باش پێ بگەین ئەمانەوە چاکسازی بکەین تا حەدە یعنی وا ئەبینم سوپاسانەکەم بێگومان دێمەوە بۆی بەورتر لەسەر ئەو پرسانەی و خاڵانەی ئاماژەتان پێدا قسەی لەسەر بکەین کاک ئازاد کوردستانێکی بەهێز واتە کوردستانێکی یەکگرتوو لێرەیە ینی لە ساڵانی ڕابردوو بە تایبەت لەم 4-5 ساڵی ڕابردوو ینی زوو وەکو بە شێوەیەک لە شێوەکان هاوڵاتیان ترسی ئەوەیان لێ ئەنیشت باسی دوو ئیدارەی ئەنی هەست ئەکرا بۆنیت ئەکرد لە قسەکان لە لێدوانەکان لە تەسریحەکان ئەلێرەوە ئەم پەیامە چیتایە بۆ ئەوانەی کە بیر لە دوو ئیدارەی یەکەنەوە سیدا ئەو ترسی کە لە ڕابردوودا هەبوو ئەمە ڕاستە هەبوو ئەمە لەناو خەڵکدا ئەمە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ جۆرێک لە هەبوونی باکراوند و مێژوویەکی لەو جۆرە کە حزبەکان بەیەکە و ئیدارەیان نەکردو تا قۆناغی شەڕ ڕۆیشتووە و ئیلا ئاخری بۆیە ئەو ترسە ئینسان ئەتوانی هەندێک پاسایی بۆ بێنێتەوە کە ناو خەڵکدا هەبوو بەڵام من ئەمەوێت سەرنجی لەسەر شتێک بدەم ئەمە درێژی خایان دانوستان بۆ پێکهێنانی ئەو ئیتیلافە حکومیە درێژی خایان مامۆستا دکتۆر هێژە باسی لێەوە کرد ئاماژەی پێدا بەڵام ئەبێت تەماشای نەتیجەکەی بکەین نەتیجەکەی تەنیا پێکهێنانی کابینەکەی لێ نەکەوتوتەوە شتێکی کەشی لێکەوتەوە بێ ئەمەشیان تەرکیزی بکەینە سەر لەگەڵ خۆیدا ئەو مفاوەزاتە دوور و درێژ و دانوستانە دوور و درێژە کۆمەڵێک لە کێشە سیاسی و ئەزەماتی سیاسی قەیرانی سیاسی ناوخۆشی لەگەڵ خۆی
چارەسەر کردووە چارەسەری مطلق نییە لە سیاسەتدا نسبیە ینی لانی کەم بۆ ماوەیەکی زەمەنی کە ئەمە دیدەکە یان ڕوئیاکە و بینینەکەمان بۆ 4 ساڵە بۆ ئەم ماوەیە توانیهیم کە ئایزە لەم ماوەیەدا لە خلالی ینی پاکتیزەکردنی بەڕێوەبردننی وڵات بە شێوەیەکی پێکەوەی و ئیتلافی ئەم پێکەوەی بوونە و ئەم چارەسەریە زیاتر قوڵە بێتەوە زیاتر فراوانە بێ یان لە شوێنێک خوانەخواستە لە شوێنێک تووشی ئەزمەیەکی کابینەوە وەکو لە کابینەکانی ڕابردوشدا بینیمان باش کاگازە هەر بۆ تەواوکردنی قسەکانی جەنابەت مەبەستمە پرسیارێکی دیکە لێرە بۆ ڕوژێن یعنی کە تۆ ئاماژەت بەوەدا کە دانوستانەکان گرنگ بوون چکە بابەتی دیکەشیان لەگەڵ خۆیان چارەسەر کردووە یا هیچ نەبێ احتیوا کراوە ئەمڕۆ جەنابی کاک مەسرور بارزانی ئەکید احتیواکەی تۆ دقیقترە لە چارەسەرەکەی بەڵێ جەنابی سەرۆکوەزیران ئاماژەی بەوەدا ئەم کارنامەی من ئەی خوێنمەوە بەرنامەی کاری پارتە بەشداربووەکانی حکوومەتی لەخۆ گرتووە کەواتە ئەمە کارنامەی پارتی دیموکراتی کوردستان نییە و تەنانەت لە چوارچێوەی قسەکانی ئاماژەی بەوە داوتی هیچ وەزیرێک و هیچ وەزارەتێک بۆی نییە کە بەرنمەیەکی جیاواز لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکات کەواتە ئەکرێ بڵین لێرە بە دووە پارتە سیاسەکان ئەبێت مکوتر بن لەوەی کە دۆخی هەرێمی کوردستان باشتر و ڕێک و پێکتر بێت کە بەرنامەی هەموویانە ئەبێ وابێ هەرچەندە لە ڕابردوشدا لە کابینەکانی تریژ بەرنمەکەی حزبێک نەبووە یا تەنی بەتەنیا هی سەرۆکی حکوومەت نەبووە بەڵکو بەرنامەی ئەو لایەنانە بووە کە بەیەکەوە حکوومەتیان پێکهێناوە کەچی دوایە بینیمان تووشی شکست و ئین نەبین بۆیە من ئەمێ لێرە سەرنج بخێنە سەر یەک مەسەلا ئەوش ئەوەیە کە سەرکەوتنی ئەم کابینەیە بە پێی ئەو کارنامەیە کە لەبەر دەستمانەوە پێی ئەو ڕێکەوتن سیاسیانەی کە لە پشتی پەردەوە لە خلالی کۆبوونەوەی دووخۆڵی و چەند خۆڵی حزبەکان ئەنجام دراوە ئەمە بەڕاستی بەندە بەوەی کە جێبەجێ ئەکریان ناگیان بە دەقیقتر بڵێم لەکوێ پاشقل لە یەکتر ئەگیرێ بەڕاستیدا بۆیە من ئیفترازەن خوا نەخواستە من لەگەڵ ئەوە نیم کە من نایەوە هەرگیز ناخوازم کە لە ساڵێکی کە لە 2 ساڵی کە ئەزمەیەکی قوڵ بۆ ئەم کابینەیە دروست بێ بەڵام ئەگەر ئەزمەیەک دروست بوویان ئەم بەرنامەی کارە لە ئایندەدا وەکو ئەوەی داڕێژراوە بەو دیقەت و بەو وردەکارێ جێبەجێ نەکرا ئەمە لە ئەستۆی سەرۆکی حکوومەت نییە بەڵکو ئەمە لە ئەستۆی لایەنەکانی تیشێت لایەنەکانی تر قبوڵیان کرد ئەو مەسئولیەتە بەیەکەوە ینی بە شکلێکی هاوبەش زۆر باشە قبوڵیان نەکرد ئیزەن ئەو لایەنەی کە قبوڵ ناکە ئەو کاتە ئەو بەرپرسە بێت لەو نوقسانی و لەو کێماسیەکە ڕۆئەدا بەڵێ سوپاسانەکەم کاک زیرەک هەر بۆی ئەو گفتوگۆکەمان لەو بارەیەوە کە قسەی لەسەرەکەین بەردەوام بکەین تەمان من لە ناو کارنامەکە کۆمەڵێک بابەتم هەڵبژاردووە ئینتیقائی مەبەستمە قسەی لەسەر بکەین ئەمشەو چەند گرنگە ئەم حکوومەتەی هەرێمی کوردستان کە ئێستای تر وردە وردە کارەکانی خۆی دەست پێیەکە حکوومەتێک بێت لە خانەقینەوە تا زاخۆ خەڵک بەهی خۆی بزانێت چۆن ئەمە ئاکرێت خۆی یەکەم شێت ئەوەی کاگازات لە دوا قسەکەی باسی کرد لێرەدا بۆ ئێمە بتوانین حکوومەت لە 4 ساڵی داهاتوودا سەرکەوتوبی لە جێبەجێکردنی ئەرکەکانی خۆی لە کارنامەکەی خۆی لە خزمەتکردن بە خەڵکی کوردستان بەر لەوەی ئێمە باز لە کابینەی حکوومەت و باز لە سەرۆک و جێگر و ستافەکە بکەین من پێم وایە بۆ ئەوەی ئەو حکوومەتە سەرکەوتوو بێت دەبێت ڕوانینی حیزبایەتی لە کوردستان بۆ حکوومەت و پەرلەمان بگۆڕێ ئەو خاڵە زۆر گرنگە ئەمە چۆن نەکرێت ئەمە زۆر گرنگە ڕاستە هەر حیزبێک کە لە هەڵبژاردن دەنگ دێنێ ئیدا ڕێژەی دەنگدانەکە هەرچیەک بێ ئەو مافی خۆیەتی کە پشتی لە سیستەمی حکومڕانی و حکوومەت و پەرلەماندا هەبێ بەپێی ئەو ڕێژەیەکەوە هێناویەتی باش بەڵام پەرلەمان بەرنامە و پەیڕەوی ناوخۆی هەیە ئەنجومەنی وەزیران بەرنامە و پەیڕەوی ناوخۆی هەیە هەر کابینەیەکیش کارنامەیەکی هەیە بۆ 4 ساڵی داهاتووی خۆی من پێم وا دەبێ ڕوانینی حیزبایەتی بۆ پەرلەمان و بۆ حکوومەت و بۆ حکومڕانی بگۆڕێ هەموو حیزبێک دەبێ لێپرسینەوەی حیزبی لەگەڵ وەزیرەکەی لەگەڵ ئەندام پەرلەمانەکەی ڕاوێژکارەکەی بکە
ئەگە سەرکەوتو نەبوو لە خزمەتکردن بە خەڵکی کوردستان و بە میلەتەکەی نەک بەر ئەمری خۆی بی لە قسەی خۆی دەرنەسێ من وەزیرێکیش پێی وانە بێ کە لەو پۆستەیە 4 ساڵی زەمان کردووە ئەدای هەر چۆنێک بێ بۆیە من کاکارم لە دڵەوە من تێدەگەم هەموو حیزبێک کە لە پەرلەمانە مافی خۆیەتی بیاوێ کارنامەکەی خۆی جێبەجێ بکە لە ئەنجومەنی وەزیران دۆی حیزبە و بەڵام ئەمڕۆ لە کارنامەکە ئەوە یەکلا کرایەوە کە بەرنامەی تەواوی پارتە سیاسیە بەشداربووەکانی حکوومەت لە کارنامەکە جێگە کراوەتەوە کەواتە پاساو نامێنێ بۆ ئەوەی لە مستەقبل لە بڵێن بۆ نمونە من بەڵێنێکم بە وڵاتیانی خۆم داوە ینی ڕێگە نەبوو بوار نەبوو فرسەت نەبوو وایە من مەبەستنیە ڕاستەوەی ئەوڕۆکەوە باسکرا بەڵام قسەی من لەسەرەوە ئەوەیە مندی ساتاکیل لەوە دەکەمەوە حیزبەکانی ئێمە ئەوانەی چ لە پەرلەماندانا بە حکوومەت و بە ئۆپۆزیسیۆنەوە چ ئەوانەی کە لە حکومت بەشدارن چ لەوانەی یعنی ئازادیەک بۆ ئەندام پەرلەمانەکان و وەزیرەکانی خوان بهێڵنەوە واتە ڕێگایان بدەن ئەندام پەرلەمانێک بە پێی ئەو بەرنامە و پەیڕەوی ناوخۆیە کار بکا کە لە پەرلەماندا هەیە وەزیرێکیش یان هەر کار بەدەستێشی حکوومەتیش کە هەیە ئەو کارنامەی خستویانێتە ڕوو بەپی ئەو کارنامەیە ئیش بکەن لەبەرەوە ئەمە ئەو نمانگەی ڕابردوو بینیمان لە نێوان حیزبی لایەنە سیاسیەکان ململانەیەەکە ململانەیەکی حیزبی زۆر بەرتەسک بوو هیوادارین لە داهاتوودا بتوانین واتە من مەبەستم لەسیا یەکێک لە فاکتەرەکانی سەرکەوتنی کابینەی حکوومەت ئەوەیە ئێمەڕوانینی حیزباتی دیسا دێڵێمە بۆ حکوومەت بگۆڕێ تەنها حیزبایەتی یان تێڕوانینی هاوڵاتیانی چونکە شێوەیەک لە شێوەکان تاکی کورد تۆراوە لە حکوومەت و دەسەڵاتداریش ئەخکا کە یادگار هاوڵاتی داما و چی بکە کێشە هاوڵاتی نییە کێشە خەڵک نییە من پێمە ئەوە ڕاگەیاندنی هەندێک لە حیزبی لایەنە سیاسیەکانە ئەوە میدیای هەندێک لە حیزبی لایەنە سیاسیەکانە کەوایان کرد ئەو کۆمەلگای ئێمە هیلاک بێ خەڵک هیلاک بێ خەڵک یعنی متمانی بە زۆر شتێ نمینێ لەبەر ئەوە لە زانستی سیاستدا لە زانستی کۆمەڵناسی تۆ قەت ناتوانانی گلەی لە کۆمەلگاکەی ڕخنە لە کۆمەلگاکەی لەبەر ئەوەی نخبەی کۆمەڵایەتی سیاسی ئاینی ئەکادمی ئەوانە ڕۆڵێکی سەرەکی دەبینن لە چۆنێتی ڕێخستنی کۆمەلگاسی دەوێت کۆمەلگا دەوێت ئارامی هەبێ سەقامگیری سیاسی هەبێ کار هەبێ فەرمانبەر موچێ لە کاتی دیاریکراوی خۆی هەبێ سەربەرزانە ئیش و کارەکانی خۆی بکە وڵاتەکەی خۆی خۆش دەوێت بەڵام نخبەی ئێمە دیسا تاکید دەکەمەوە هەر بەتەنیا حکوومەتی هەرێمنا نخبەی سیاسی نخبەی حیزبەکان ئاینی کۆمەڵایەتی ئەکادمی نووسەران و شاعیران ناڵێم هەمویان بەڵام بەشێکی زۆریان ڕۆڵێکی سلبیان جێڕا لە ناشرینکردنی نیشتیمان لە ناشرینکردنی پێشمەرگە لە ناشرینکردنی پیرۆزیەکان لە ئەوە یعنی ئەگەر لە شوێنە گەندەڵی هەبی کەوات ئێمە نابێ وڵاتی خۆمان خۆش بوێ ئەگەر حکوومەتێکی خزمەتگوزاریش بێتە بوون پێم وابێ بوارێک نامێنێتەوە بۆی کەس بتوانێت پیرۆزیەکانی نیشتیمان و پیرۆزیەکانی خەڵک ناشرین بکات دمیسا تاکید دەکەمەوە ئەوە خەڵک و تاکەکانی کۆمەلگا و چینی توێژەکانی میلەتی ئێمە نینە کە دیسا تاکید دەکەمەوە نخبە ڕۆڵێکی گرنگ دەبینێ کەسایەتێکی سیاسی کەسایەتێکی ڕۆشنبیری کەسایەتێکی ئاینی کۆمەڵایەتی ڕۆڵێکی گەورە دەبینێ لە بەلا ڕێدابردننی کۆمەلگا بەڵام هەر ئەو کەسایەتیاش ئەگەر نیشتیمان پەروەەر بێ وڵات پەروەەر بێ میلەت پەروەەر بێ دیموکراسی خواز بێ دەتوانێت لە ڕێگای نووسین و گوتارێکی خۆیدا بەڕاتی ڕۆڵێکی گەورە ببینێت لە ڕێخستنی کۆمەلگا لە جێڕانەوەی ئومێد بۆ خەڵک لە خزمەتکردن بە خەڵک بڵێ ینی کۆمنتەکەی منیش بە شێوەیەک لە شێوەکان ئەوە بوو کە لە ڕابردوودا ڕەنگە بۆشاییەک هەبوو بێ بۆەوەی ئەگەر کەسێک بیەوێت تێڕوانینێکی هەڵە لای هاوڵاتیان دروست بکە بڵێ ئەم حکوومەتە بۆ نمونە ئەم حکوومەتە پاڵپشتی گەندەڵیەکە یان بەر بە گەندەڵکاران ناگری ئەم حکوومەتە خزمەتی خەڵک ناکە بۆیە هاوڵاتیانیش هاتوون لەسەر ئەساسی ئەوە پێیان وا بۆ ئەم حکوومەتە مادام خزمەت ناکە کەواتە نیشتیمانی هیچ نییە ئاڵا هیچ نییە پێشمەرگە هیچ نییە ئەگەر مافی زۆر بە کورتی مافی هاوڕەکانم نەخۆم خۆی لە دنیادا مۆنتسکۆ ئەوە جەنابی دکتۆر و جەنابی کاگازات دەزانن ڕۆحی یاساکان کتێبێکی هەیە باسی سیستەمی حکومڕانی دەکات لە هەموو دنیادا هەموو حکومەتێک ئەگەر لە ژێر کۆمەڵێک سانسۆر و چاودێری توندانەبێ سانسۆری یاسایی کە دەستورە بەداخۆی من نیمانە سانسۆرێکی ملی سانسۆری ڕۆژنامەوانی بۆی هی ئەو حکومەتە نەتوانێت بەرچاوی ڕوونی هەبێ بەرچاوی خۆی بە پێی پێویست نابینێ لێرەدا ئەمە زۆر گرنگە ئەم سانسۆرا بێ ئەم گوشار بەڵام گوشارێکی مەدەنی دیموکراسیانە هەبێ بۆی بە هەموو لایەکمان بتوانین هەم حکومەتەکە لە کارنامەی جێبەجێکردنی کارنامەکەی سەرکەوتوو بێ و هەم لە خزمەتکردنیش بەگەلی کوردستان دکتۆر هێژە بابەتێک ئەمڕۆ کە
لە ناو کارنامەکە قسەی لەسەر کرا ئەنجومەنی ڕاژە بوو بۆی هاوڵاتیانیش بەرچاویان ڕوون بێت ئەنجومەنی ڕاژە چییە گرنگیەکانی چییە و ئەتوانێت لە بواری چاکسازی و نێشتنی ڕۆتین و سەرپێخستنی دام و دەستگاکانمان چ ڕۆڵێک ببینێت والله طبيعي ئەنجومەنی ڕاژە هاتووە لە پێشە گەر سەیریکەی جەنابە لە ناو کارنامەکە لە یەکەم خاڵ باسی ئەوە کرێەوە دووبارە بەنسبەت منەوە کە بە شێوەیەکی بابەتانە کە سەیری یەکەم بەنسبەت من ئەمە هەمان بە هەمان شێو بەڵێ وەکو پەیامێکە لە ناو ئەم کارنامەیە طبیعی وەکو مامۆستا فەرمووی یاسای ئەنجومەنی ڕاژە لە ساڵی 2011 پەسەند کرا بەڵام دانەمەزرا وەکو جەستە چالاک نەبووە طبیعی ئەم ئەنجومەنە ئیشی ئەوەیە پێشخستنی وەزیفەی گشتی وەکە باسی وەزیفەی وە لە ناو کارنامەش ئەو دوو شەیە هاتووە وەزیفەی گشتی طبیعی زۆر گرنگە ئێمە کە باسێک طبیعی پەبلیک سێرڤسە لێرە کەواتە ئێمە خزمەتێک بۆ خەڵکەکەین لێرە وشەی پەبلیک بە معنای خەڵکە نەک بە معنای جێنەراڵە گشتی بەداخەوە زۆر جار کە تەرجمەیەکەین یان وەرگێڕان ئەم ئەنجومەنە محاولەکە وەزیفەی گشتی پێشخات ئێستا خۆمان ئەزانین کە بەشێکی زۆر گەورە لە بودجە ئەچێ بۆ موچە و بەشێک لەو موچێ ئەچێ بۆ ئەوانەی کە کارمەندی گشتین ئەم دەستگایەوە ئەکا ئەو تەرشیقە دروست بێ کە لە خاڵی کۆتایی خوارەوە طبعا خاڵی کۆتایی لە ناو کارنامەکە باسەکەڵێ تەرشیقی ئیداری و ئەکە حیسابەکە چەند خەڵک پێویستە فعلەن کار بکەن لە ناو هەیاکلی ئیداری لە ناو پێکەرەکانی حکومەتدا و بە چ توانایەک پێویستە کەواتە ئیعادەی نەزەر ئەکەن بە پێناسەی ئیش و کار کولی کەسێک ئەمە وا ئەکابێ بە سەبەبێک کە ئەو کەسانەی کە بێنە ناو سیڤیل سێرڤسەواتە ناو خزمەتی گشتی خزمەتی سڤیل بۆ خەڵک ئەبێ ئەو کەسانە بێت کە فعلەن توانایان هەبێ خزمەتێکی زۆر باش ئەوانەشی لە ئێستادا لە کاردان چونکەمە تا ڕادەیەک ترسێکی لای وڵاتیان دروست کردوایە من بەمانای ئەوە دێت کە ئەوانەی لە کارن لە کارەکانیان دوورە خرێنەوە ئیز نەدرێن لەبەر تەنها لەبەرەوەی جیشێکیان نییە ترسەکە لە جێی خۆیەتی بەڵام من تەسەوڕەکەم ئەم ئەنجومەنە هەر کەسێک کە بەرپرس بێ لە من بە تەسەوری خۆم بە تەکید ئەم شتە بەرچار دەبێت شتەکە زۆر تەدریجی بێ یعنی دوو نوعی پلان هەیە پلانی درێژخایەن هەیە لۆنگ تێرم ئەوە بۆ لەوانەیە بچێتە 5 و 10 ساڵ و 15 ساڵ کە تۆ بتوانی عادەتەن پێڵێن تەسریح واتە لێی ئۆف ئەو کارمەندانە بەرەبەرە ئەڕۆ ئێمە پێش چەند ساڵێک کاک یادگار چەند ڕێنمایەک وا دەرچوو لە کابینەی پێش و پێشتر مەسەلەن دەیانگوت ئەگەر 5 ساڵ تۆ بۆ نمونە موڵەت وەرگری بە ئێمە ئەوەنە موچە ئەدەینێ و ئەتوانی مەسەر 5 ساڵ بڕۆیت بۆ ئیشێکی تر بکەیت بۆ کەرتی تایبەت کە ئەمە دەرفەتێکە خەڵکێگە واتە زۆر میکانزم هەیە کە بەبێ ئەوەی عەزیەتی خەڵک بدا ئەتوانێت ئەم ئەنجومەنە کاری خۆی بکات لەسەر درێژخانی و لەسەر کورتخانی ئەتوانێت توانای کارمەندەکان پێشی خات کە بتوانن ئەوەی کە لە ناو کارنامەکە باسەکە ئەڵێ جۆری خزمەت گوزارێکە ئەبێ زۆر باش بە سەیری کە زۆر دقیقی هەیە لێرە بە ئەلکترۆنی کردنی خزمەت ئەو خزمەت ئەمە بەوە دێت بەو ڕێگا پێبێت کە تۆ بتوانانی توانای ئەم خەڵکانە پێشی واتە ئەم ئەنجومەنە وا ئەکات توانای خەڵکە ڕووی ئیداری و فەنی پێشی خات ئەمانەی کە ئێستا لێرن و بەرەبەرە تەخطیت و پلانکە ئایا کێ دێتە ناو سیڤیل سێرڤسەوە ناو خزمەتی گشتی خەڵک بۆ ساڵانی داهاتوو بەڵام یەک شت حەزەکەم جواب بدەم لەسەر پرسیاری جەنابەت بۆ مامۆستا لێرە حکوومەت لێرەوە تا خانەقین ئەبێ بە حکوومەت کە پەیامەکەشی وازح بێ بەردەوام حضورێکی حکومی هەبێ کاک یادگار حضوری حکومی مهمە من تەسەوڕەکەم ماوەیەکی زۆر حضورێکی حزبی و سیاسیمان هەبووە زیاتر یان با بڵێن لە هەمان ئاستی حضورێکی حکومی و ئەوەش پێویست بوو دیسان بازە بینێکی بابەتانە هەبوو کاگە لەم قۆناغە بە کابینەی نوێم بە تەحدیدن تەسەوری خۆم ئەبێ حضورێک پرەزنسێکی حکومیمان هەبێ بەرامبەر خەڵک کەواتە هاوڵاتی لێرەوت لە زاخۆ تا خانەقین ئەبێ هەست کات کە بەردەوام حکوومەت هەیە و حکوومەت باسی مافیەکات و باسی خزمەتەکات لێرە چی گرنگە حکوومەت خۆی دامەزراوەیەکە تەواو حزبیش ئۆرگانە و دامەزراوە حەقی خۆی هەیە من ناڵێم ئەبێ خیتابی حزبی دەمێنێ بەڵام من ئەڵێم ئەبێ خیتابی حزبی خۆی بگونجێنە و واقعیانە سیرکە کە خیتاب لە خزمەتی خەڵکی شابێت ئەبێ خیتابی حکومی لەم قۆناغە لەم 4 ساڵە بەڕێی خۆمە ڕێی خۆم ئەبێ خیتابی حکومی سەرو خیتابی حزبی بێ هیچ نەبێ بۆی تطبیعێک هەبێ بۆی بتوانێت کاری خۆی بکات تەحدیداً ئەو حزبانەش کە باسێکم ئەوانەی لە ناو حکومەتن ئەوەی کە ئۆپۆزیسیۆنە ئەتوانێت خیتابەکەی خۆی
هەر ئەبێ بابەتانە بێ خیتابەکەی بێ ئاوادانکردن ینی کۆنسترکتیو بێ بەڵام خیتابی حزبی نابێ دژی خیتابی حکومی بە ئەجینا حکوومەت ناتوانێت ئەو شتانێک کە باسی کردو ئەتوانێت جێبەجێ بکات. باش سپاسانەکەم دکتۆر کاگازات بابەتێکی زۆر گرنگی وروژان دکتۆر زۆر جار لەلایەن کاربەدەستانی حکوومەت هێرێمی کوردستانەوە وترا بەسە ناکرێت تۆ بۆ نمونە لە ڕۆژدا لەناو حکوومەت بیت لە شەودا ئۆپۆزیسیۆن بیت کۆمنتی تۆ لەم بارەیەوە و بە دیاریکراوی بەرپرسیارەتی پارتی و یەکێتی و گۆڕان لەم قۆناغا بۆ نەهێشتنی ئەوەی کە بوو بوو بە دیاردە ینی کۆتایی بێت چۆنە و لە چه ئاستێکدا دەبێت لە ڕاستیدا جەنابە پرسیارێکی زۆر ئاڵۆز لەم نەکەیت کە ئەمە ئەبێت تۆ بنیان و هەیکەل و چۆنێتی ئیدارەدانی ناوخۆی حزبەکان بێم دراسە بکەم و شوێنوکەی بکەم کە ئەمە پێم وابێت تۆ باشترین کەسی بۆ لێرە هەم جێگەی ئەومانی هەم وەختی ئەومانی هەم ڕەنگە لەو ئەوە غەیسەدا خراپ بکەوێتەوە لەسەر ئەوەندە یەکرێت لە خزمەتی پرۆسەکەی لە ڕاستیدا ینی قوربان ناکرێت تۆ لە حکوومەت بی و معارەزەش بی ناکرێت چونکە تۆ بە پێی قانون و بە پێی ئەو قانونێک کە بەدیری دەستورە لای ئێمە ینی ئیداری ئەم وڵاتی پێ ئەدرێ تۆ بۆت هەیە هەر کاتێک کە بەدڵت نەبوو ئیستیجوا بکەی ئیستیجواباتی وەزیرەکەی ڕئیسی وزراکەی نایبی ڕئیسی وزراکەی وەک چۆن لە پارێزگاکانیشدا بە حکمی ئەنجومەنی پارێزگاکان بەحافظ ئیستیجوابەکەی بانگەکەی و لێ پرسیەوە یان سوالی لەکەی یان ئەخیتۆ بەردەمی جارێککە دەنگ پێدانەوە و متمانە پێدانەوە پێنەدانەوە مادامەوە هەیە پێویست ناکە هیچ کەسێک لەناو حکوومەت بێ و معارزیش بێ ئەمە ململانەی حزبی لە ڕاستیدا ئەمەیەکە لە عیبەکانی دیموکراتیت لەبەر دەنگهێنان لەبەر ئینتیخابات تۆ ناچاری ئەو 4 ساڵی یان ئەو 5 ساڵی لە ئەمە لێروانیە لە ئەوروپاش وایە لە هەموو شوێنێک وایە بەس بۆ ئەوەی تۆ دواتر چاود لەوەی انتخاباتی داهاتوو ئەیبیتەوە یان ئەیدۆڕینی چەند نسبەتی کەمە بێت چەند زۆرە بێ بۆیە جاری واشتی واکەن کە ینی عقل قبوڵی ناکات تۆ لە ماڵێک بی و ئاگر لە ماڵەکە بەردەی چۆن نەبێت لە ماڵێک بی و لافاو هەبێ لە دەرەوە تۆ کونی تێ بکەی بۆ ئەوەی ئاوەکە بێتە ژوورەوە جا بەڕاستی مامۆساش زۆر قسەی زۆر ئینی کە لەگە ئیجازەمە بێ من یەک دوو استفادە لە قسەکانی ئەوەکەم بۆ ئەوی بچ سەر هەندێک بابەتی تر یەکەشیان لەوە جەنابەت باسی مەجلیسی ڕاژەت کرد ئەنجومەنی ڕاژەت کرد لە ڕاستیدا ئەمە مامۆستا باسی کرد کە ئەمە ئەبێ پلانی ینی ماگزیمەم و مەنیمەمی هەبێت دوور و نزیکی هەبێ دوور مەودا و نزیک مەودای هەبێ ئەمە زۆر ڕاستە بەشتی هەموو شتێک کە تۆ بتەوێت بە شکلێکی دراماتیکی جێبەجێ بکەی نەتائیجەکانی مەزمونین خراپەکەوێتەوە گەندەڵی محارەبەکردنی گەندڵی یەشێک لەوانە بوو کە بەشێک لە معارەزە کاتی خۆی ئەویست لە بەرەوەی تەوزیفی ئەکرد بۆ ململانەی سیاسی و حزبی ئەویست بە شکلێکی دراماتیکی ئەوە چارەسەر بکرێت ئێستا هەموو لایەک گەیشتینە ئەو قەناعەتی کە هەندێک مەسائلی جەوهەری هەیە بە شکلی دراماتیکی جێبەجێ ناکرێت بۆ نمونە ئەمڕۆ ئەوەندەی من سەرنجمدا و دەرفەتم بوو گوێی لێ بگرم لە کارنامەکە لەسەر گەندەڵی بۆ نمونە ناڵێ بنبڕکردن بۆ بەڵام پێشتر هەر ئەیانوت بنبڕکردنی گەندەڵی بەڵێ لە شەو ڕۆژێکدا بینیمان کە نەخێر ئەمە وانییە ئەمە مەسەلەیەکی زۆر معقەتتر و ورسرە ئەگەر وانییە بۆچی لە زۆر وڵاتانی دنیاش لە ئەوروپاش لە کەیسێک لە کەیسەکان لە دایرێک لە دایرەکان گەندەڵی دەرەکەوێت ئەمە گەندەڵی گەورەکانە بینین ئیوان ڕەنگە بچووکەکان ئەوانەی لەوێ ئەژین ئەزان چەند جۆر گەندەڵی هەیە بۆیە مەسلەی ئەو مەسلەیەهی ڕاژە کارێکی باشە کاتی خۆی لە ئیدارەی سلێمانی تەجروبەیەکی فاشلی ئەو مەسلەیەمان هەبوو بەڕاستی تەجروبەیە کرا بە فاشلی جێبەجێکرا و هیچ ئەسڵ شتێکی ئەو نەکەوتەوە ئەم ئەزمونە بەبێ چارەسەرکردنی دۆزینەوە ئیترازەکردنی بێکاری و دۆزینەوەی هەلی کاری زۆرتر لە کوردستان و تەئمینکردنی ئەو زمانەی کە یان ئەو تەقاعودیەی کە مۆزەف لە حکوومەت هەیەتی لە قوتاعی تایبەتیشدا بەڕاستی هەیبێ نەک بە قسە هەیبێ بە قانون هەیبێ بەڵام لە پراکتیک و جێبەجێکردندا لە ئارەدانەوێ بۆیە ئەمە زۆر مهمەکە ئەمەشمان دەبەر چاو بێ هەندێک شتی زۆر بەیەکەوە بەسراوەتەوە کاکە یعنی ئەگەر بەیەکەوە لی بەستینەوە زۆر مشکلەیە دیگە لەوە خاڵیش ترکە باس کرا بەڕاستی چۆن حکوومەت چۆن نەتوانێت کاکزیرەک باسی لێوە کرد ئەبێ
حزبەکان ڕێگا بدەن بە وەزیرەکانیان و پەرلەمانتارەکانەوە من ئێستا باسمان لەسەر پەرلەمانتاری نییە لەسەر پەرلەمانی لەسەر حکوومەتە لە ڕاستیدا شتێک هەبوو ئەبێ ئێستا مراجعی بکەینەوە ئەوە مراجعە بکەینەوە حزبەکان ئەمە مراجعە بکەنەوە بۆ نمونە جێگری وەزیر ڕێگری وەزیر نییە ئەگە قەرارە حزبی ئەلف جێگر بۆ وەزیرێکدا بنێ ئەو وەزیرە بۆ ئەوە بێ ڕشێفی وەزیرەکە بکە ببێتە ڕێگری وەزیر هەزاران لە خۆڕایی ناو کۆمەلگادا ئەوە نهاتووە بە جێگریان ئەوت ڕێگر ئەمە لە خۆڕانە هاتووە ئەگەر ئەمە چارەسەر بکەین زۆر لەوە میمترێکە ئەو ئازادی کە ئەو باسی وەکرد ئازادیان بدەینێ ئەسڵ وەزیر نابێ ئازاد بێ واتەوەکو تەواوکەری یەکترە بێ مامەڵە بکەن نەک وەکو دوژمنی ئەو ڕۆ کاک مەسعود وتی نابێ وەزیر و وەزارەت وا بکەن و وا بکەن بۆچی ئەبێ پابەند بێ بەما وەزیر ئەبێ پابەند بێ بەما ئەگەر پابەند نەبوو بەما ینی ئەگەر زەرفی سیاسی ڕێگە بدا ئەبێ لە پەرلەمانش لێ پێچینەوە لە وەزیرە بکرێ یان نازام چی و هەروەها کاک مەسروش وەکو سەرۆکی حکوومەت ئەویش بەو شێوازەیە کە من نازانم چاوپۆشی نەمێنێ چاوپۆشی ئەزانی چیە با زۆر خەیاڵ پڵاو نەبین باش چاوپۆشیش ئەمێنێ جاری وا هەیە مەسلەیەکی سیاسی زۆر معقد هەیە ڕەنگە محاسبەکردنی من ئەزمەیەکی قوڵی سیاسی لێ بکەوێتەوە لەبەرەوە لانی کەم محاسبەکردنەکە شکلێکی دیکە شەمانەیەکی دیکە و شێوەیەکی وەرەگرێت باش سپاستانەکەم بێگومان دێمەوە لاتان کاک زیرەک بابەتێکی دیکە کە من پێم خۆشە قسەی زیاتری لەسەر بکەین ئەوەیە کە وەکو کاگازادی ژووتی بۆ ئەوەی زۆر خەیاڵ پڵاو نەبین و زۆر سەقفی چاوەڕوانی خەڵک بەرز نەکەینەوە و ئەمڕۆ جنابی سەرۆکوەزیرانیش ئاماژەی پێدا ئەم حکوومەتەی ئێستا دەست بەکار بووە حکوومەتێکی قەرزارە چەندین ملیار دۆلاری لایە چۆن و بە چ ڕێگەیەک هاوسەنگیەکی وا بدۆزرێتەوە کە هەم هاوڵاتیان ڕازی بن و هەم ئەو قەرزانەی لەسەر شانی حکوومەت هێرێمی کوردستانن بدرێتەوە و دەفع بکرێت وڵا کاگەیادگار ئەوە ڕنگ بێ پسپۆڕێکی تایبەتی بووە ئەوەشم لە پێشچاو گرتووە بەڵێ من ڕای دەگەین پسپۆر نیمە لە بواری دارایی و لە بواری با بڵێن قەرز و هەتا دوایی بۆ خۆت دەزانێت هەر کەسێک تایبەتمەندی خۆی هەیە بەڵام من پێم وایە ئێمە بەر لەوەی باسی ئەوە بکەین لەسەر چۆنیەتی دانەوەی قەرز و نەدانەوەی قەرز من پێم وایە ئێستا لە هەرێمی کوردستاندا دۆخێکی ئابووری سیاسی نوێ دەستی پێکردووە باش دەکرێت داواکاری و چاوەڕوانی خواستەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان من پرسیارەکەم داڕێژمەوە من پرسیارەکەم داڕێژمەوە بە یارمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆریان ناڵاندووە و زۆریشیان بەرگەگرتووە لەکوێوە دەست بە چارەسەری خەم و کێشەکانی هاوڵاتیان بگرێت چونکە تۆ بۆ نمونە هەلی کار یەکێکە لە کێشەکان دامەزراندن یەکێکە لە کێشەکان دانەوەی پاشەکەوتی موچە یەکێکە لە کێشەکان ئەگەر زۆر فراوانتر بڕوانین ئاسایکردنەوەی دۆخی کەرکووک و دووس خوورمات و خانەقین یەکێکە لە کێشەکان خەمی پێشمەرگە یەکێکە لە کێشەکان زۆرن لە چیەوە دەست پێ بکرێت ئەو لەویەت بۆ چی بێت کاگەرگەر دەڵێن کاتی خۆی لە بەریتانیا دۆخی سیاسی ئابووری کۆمەڵایەتی تێک دەسێ باش مەلیکی ئەو وڵاتە لە دوای شکسپیر دەنێرێ ئەو این کە من خوێندومەتەوە دەڵێ چی بکەین باشە دەڵێ جەنابی پاشا دەبێ ئێمە هەموو شتەکەم چێشینەوە قورساییەکانیان دیاری بکەینەوە لە وڵاتی ئێمە بەڕاستی ئێمە بۆ ئەوەی سەرکەوتوو بین لە خزمەتکردن بە میلەتەکەمان لە کارنامەکەمان بۆی حکومەتەکەمان سەرکەوتوو بێ لە ئیش و کارەکانی خۆمان یەکەمین شت ئەوەیە ئێمە لەگەڵ کۆمەلگاکەی خۆمان لەگەڵ میلەتەکەی خۆمان ڕازگۆ بین من مەبەستم چێ لەوەدا ئۆپۆزیسیۆن دەبێ ئۆپۆزیسیۆن بێ حکومەت دەبێ حکومەت بێ ڕۆژنامەنووس دەبێ ڕۆژنامەنووس بێ شاعیر دەبێ شاعیر بێ مامەستای ئاینی دەبێ مامەستای ئاینی بێ بەڵێ تێکەڵاوکردنی سەلاحیاتەکان و تێکەڵاوکردنی ئیشوکارەکان بێکەوە دۆخێکی سیاسی ئابووری خراپی لە وڵاتی ئێمە خوڵقاندووە جگەلەوەی کۆمەڵێک فاکتەر هەنا بۆ نمونە تۆ حکومەتێکت هەیە کە ئێستا باسمان کرد کارنامەیەشی داڕشتووە کۆمەڵێک پەیمان و بەڵێنی بە میلەتەکەی خۆی داوا من لەو 4 ساڵەدا ئەوانە دەکەم لە بەرامبەر ئەوەدا ئێمە چۆن هەوڵی ئەوە بدەین ئەو حکومەتە ئیش و کارەکانی خۆی بکە نابێ ئێمە لە بیانوو بین نابێ ئێمە بە ڕەش بڵێن سپی و بەسپی بڵێن ڕەش
لە بەرامبەر ئەوەدا بۆی ئەم حکومەتە سەرکەوتوو بێت لە ئیش و کارەکانی خۆیدا دەبێ حکومەتێکی چالاک بێ حکومەت چۆن چالاک دەبێ دەبێ ئۆپۆزیسیۆنێکی چالاکە بێ لە وڵاتی ئێمە باش دەبێ ڕۆژنامەگەریەکی چالاکە بێ دەبێ بەرچاو ڕوونیەک بدرێتە ئەو حکومەتە واتە من نابێ دوژمنایەتی لەگەڵ حکومەت بکەم من نابێ گرەی دەرونیم لەگەڵ حکومەتە بێ من نابێ دوژمنایەتی گرەی دەرونیم لەگەڵ ئۆپۆزیسیۆن و ڕۆژنامە نووس و نووسەر و هەموو چینی توێژەکان هەبێ ئێمە هەمومان تەواوکەریەشین وڵات بێ پەرلەمان نابێ وڵات بێ سەرۆک نابێ وڵات بێ حکومەت یعنی فەوزا وڵات بێ ئۆپۆزیسیۆن و بێ ڕۆژنامەگەری و بێ دادگا بە مانای دیسە ئەم وڵاتە کۆمەڵی خەسڵەتی دیموکراسیەتی لە خۆی داون کردووە ئێمە هەمومان تەواوکەریەشین کە من ئەوە دەڵێم چۆن متمانەی خەڵک بجۆڕنەوە من پێم وایە گەلی کوردستان گەلێکی لێبوردەیە ئێستاش حیزبی لایەنە سیاسەکانی خۆش دەوێت ئێستاش ئەو دۆخەی قبوڵە بەڵام داواکاریەکانی زۆر نین داواکاریەکانی خەڵک چیە حیزبەکان تەبابن لەگەڵ یەکتری شەڕی ناوخۆنەکەن ململانەی نادیموکراسی نەکەن ژیان و گوزەرانێکی شایستەی هەبێ سەقامجیدی بێواتە سەقفی داواکاریەکانی خەڵک من پێم وایە لە هەموو قۆناغێکدا لە سونێرێکی زۆر باخۆرە خۆی سروشتی گەلی کوردستان خۆی ئاوا بەڵام ئەمە بۆ ئەوەیدا لەوەدا سەرکەوتوو بین دەبێ واز لە وروژاندن بێنین واز لە سادەگۆیی بێنین لە عەرەبی هەردوو ئەو بەڕێزە دەزانن خطابی شعبەوی هەیە خطابی شعبەوی لە مێژوودا هیتلەری دروست کرد مۆسۆلۆنی دروست کرد سەدامی دروست کرد خطابی شعبەوی وروژاندنی خەڵک سادەگۆیی هات و هاوار و قیژە ئەمە بەوە دۆخی سیاسی ناگۆڕێ بینای شارستانیت و دیموکراسیت بە سادەگۆیی بە زمانی زبر ناگۆترێ بە یەکتری شکاندن نابێ ئێمە یەکەم زیادی بە ڕازگۆ بین لەگەڵ میلەتەکەمان چێ دەبێ ڕازگۆ بێ نوخبەکە نوخبەی سیاسی نوخبەی ئەکادیمی نوخبەی پەرلەمانی نوخبەی وەزاری هەموو ئەو بارەکانی خۆدا کە ئەولەویات لە لامان خزمەتکردنی میلەت بوو ئەولەویات لە لامان کوردستان و میلەتەکەمان بوو من پێم ئەو کاتی ئیشەکان ڕاستەڕێ دەبن بەڵام من گرەی دەرونیم هەبێ لەگەڵ حیزبێکی دیاری کراو لەگەڵ کەسایەتێکی سیاسی لە زیاتی ئەمن ڕخنە لە حکومەت بگرم من دەبێت ڕخنە لە شێوازی حکومڕانی بگرم نابڕکم لە حکومت بێتەوە من نابڕکم لە سەرۆک بێتەوە دەبێت ڕخنە لە شێوازی حکومڕانی سەرۆک بگرم ئەگەر کارنامەکەی خۆی جێبەجێ کێشە ئێمە ئەوەیە من زۆر جار لە نووسینێکیدا لەمای باسم کرد ئێمە هەز دەکەم کورد کێشەی لەگەڵ خۆی هەیە لەگەڵ دەرەوەی خۆی نییە لەگەڵ دەرەوەی خۆی نییە ئێمە لێرەدا دەتوانین لە زیاتی ئەم ڕقلێکتری بوونەوە یەکتری شکاندنە ئەم شەڕی لە ناو فەیسبوک لە میدیادا لە دژی یەکتری دەکەین بابێ ڕخنە لەیەک بگرین پارتە سیاسیەکانی سیاسەتی خۆیان لە ڕێگەی فەیسبوکەوە دانەڕێن بەشێک لە بنەماکانی دیموکراسیەت جیاوازیە تۆ ئەگەر حکومەتت نەبێ وڵات وێران دەبێ ئەگەر ئۆپۆزیسیۆن و ڕۆژنامەگەریەکی چالاک و دادگات نەبێت و بنەمایشی ئابوودی بەهێزت نەبێ ناتوانانی کۆڵگەیەکی بنسینەیش کۆڵگە بنسینەکانی وڵات دابڕێژی هەمومان تەواوکەریەشین بە هەمومان دەتوانین واتە ئەگەر حکومەت سەرکەوتو نەبوو لە جێبەجێکردنی کارنامەکەی خۆی بەر لەوەی ئێمە باسی ستافی ئەنجومەنی وەزیران بکەین دەبێ بزانین ئایا حیزبەکان لەو 4 ساڵە هاوکاری ئەنجومەنی وەزیرانیان کرد بە تایبەت ئەوانەی بە فعلی بەشداری حکومەت بەشداری حکومەتن دەبێت بە هەموو لایەکمان بتوانین ئەولەویات لە لامان گەل و نیشتمان بێ ئەو کاتە دەتوانین ئەو دۆخە بگوازینەوە بۆ دۆخێکی باش. سپاسانەکەم دکتۆر هێژە بابەتێک کە ئەمڕۆ قسەی لەسەر کرا وا تۆش لە قسەکانتە چوویتەوە سەری ئەوەیە کە کارێکی وا بکرێ حکوومەت لە شار و ناوچە و دام و دەستگا جیاوازەکان هەست بە ئامادەگی و حزوری بکرێت ئەکرێ بڵین ئەمە لە ڕێگەی لامەرکەزیەتی ئیداریەوە بە ئاسانی ئەکرێت بە پێدانی دەسەڵات بە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ پارێزگاکان و پاشان بۆ خوار و تریش بەڵێ خۆی ئەو حزوڕەی کە بن باسم کرد بە دوو ڕێگا یەکەم لە ڕووی ئیعلامەوە ئیعلام زۆر گرنگە کاکیادگار یعنی هاوڵاتی و ئەڵێم ئێستا هاوڵاتی ناڵێم تاکە کەس لێرە هاوڵاتی ئەبێ هەست بە هاوڵاتی بوونی خۆی بکات چونکە دووسێ ئینسان عادەتەن دووسێ ئینتیمایی هەیە یعنی من باوکم و من برام من ئەندامی حزبێکم و من هاوڵاتیم بەڵام لەم قۆناغ ئێستا هەمومان وابزان متفقینەوە قۆناغێکی حکومی پێویستە حەقیقی بێت و ئەوە تەنها بەو شکڵە ئەبێت کە خەڵک فعلەن هەستکە منتەمیە لە سلێمانی لە زاخۆ لە ڕانیە و لە ئامێدی و لە خانەقین هەستکن کە منتەمین بۆ ئەم مؤسسەیە کە پێ ئەڵێن مؤسسەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە یەکەم جار بە طبیعی بە ئیعلام و ئەبێ حزبەکان یاری دەدەربن لەوە باسمان کرد دوو بینەوە فعلەن لەناو کارنامەش باسی لامەرکەزیەتەکە واتە تۆ عادەتەن خۆی لامەرکەزیەت لە چی هاتووە کاکیادگار کە تۆ
ماف ئەدەی بە خەڵکانێک کە لە جێگایەک ئەژین پێداویستیەکانی خۆیان بە شێوەیەکی ڕێژەی باسەکەین ئێرە تەحدیدی کرد یعنی بۆ نمونە با بڵێم لە منتیقەیەکە ئێستا ناوی بێنم بۆ نمونە با زۆر علمیانە قسە بکەم یۆد کەمە لە ئاو مەسەلەن ئەو خەڵکە مەسەن لەوانەیە کێشەیەکیان هەبێ لە ناو جستەکان بوو تۆ ئەبێ میزانیەی تەندروستی بۆ ئەو شوێنە بۆ ئەو دەرمانانە زیاب بکەیت نە مەرکەز احتیرازی ئەبێ لەسەر و نە کێشەیەکە کە تۆ لامەرکزیێت کەواتە لامەرکزی ئیداری ئێمە باسێکێن لێرە نەک لامەرکزیەتی سیاسی باگرانی لێرە لامەرکزی ئیداری حەق ئەدا بە خەڵکانێک بزانن بودجەکە تۆزێ بایدەن بەلایەکەوە کە پێویستە لەگەڵ پێداویستە ڕۆژانەکان ڕۆژانی ینی پێداویستی ڕۆژانەی خۆیان بێت ئەمە فعلەن ئەو حوزورە پیاکە ئێرە بەتاواتی ئێمەکەڵێن لامەرکزیەتە بەڵام حوزورێکی حکومی هەیە لێرە یعنی ئیشرافەکە عادەتەن حکوومەتی مرکز ئیشرافەکە ئایا چونکە حکوومەتی مرکز ئەخیرن سەرۆک وەزیران وە کابینەکە هەمووی ئەو بەرپرسە دوای ماوەیەک ئەو ئامانجانە بەجێهاتن یانە بۆیە لامەرکزیەت گرنگە لەو حاڵەتە باسی کرا مامۆستاوە جەنابەش پرسیارەکرد لەسەر مەسەلەی پارەوە من ئەبێ واضح بم لەوە بەش بە حاڵی خۆم من تەوەقع ناکەم 2 مانگی تر تۆ سەیرەکەی گۆڕانکاریەکی دراماتیکی بووە لەوە نابێ ئەبێ واقعی بن ئەبێ لەوانەیە 6 مانگ و 8 مانگ و ساڵێک و زیاتریش بدەین بە حکوومەتی تازە کە بتوانێت باسی کشت و کاڵە کارێرە بۆ نمونە کاکیادگار ئێمە ئەبێ اعتراف بکەین ئێمە مجتەماعێکین لەوانەیە لە کشت و کاڵە زۆر باشتر بین لەوەی لە سیناعە باشتر بین بەڵام باسی سیناعەشی ئەکا کە ئەبێ عقلێتێکی سناعی پێ بکەین واتە ئەگەر ئێستا بەرەبەرە معاملی بچووک معاملی خواردن و ئەوانە پێ بکەن ئەوە دەرفەتی ئیش پێ بێ بۆ خەڵک کەواتە ئەبێت تۆزێ هەناسە بین بە خۆمانوە بە حکوومەتی تازە کە بتوانێت ئەم شتانە جێبەجێ بکات دەرفەتی ئیش بۆ شتانە پێ بێ بە کشتتوکە ئەگەر سەیرەکەی یەکسەر باسی کشتتوکاڵەکە لە هێڵی وابزان پێنجەمە تقریبیان شەشەمە ئەگەر هەڵە نەبێ وشەی کشتتوکاڵ جەختە کاتە سەری دووسێجە ئەمە لای من گەشتبینیە کە بڕاستی چونکە ئەوە دیسان مەسلەی بەردەوامی سوستێنەبیلی باقی ئێمە کۆمەڵگایەکین زیاتر ئەوەی کە هەمانە باشترە لە کشتتوکاڵی لەوەی لە بوارێکی تر مەسەن ئێمە خۆ ساڕوخ دروست ناگەین بەڵام لە کشتتوکاڵیە احتیمالێتێکی زۆر هەیە کە ئێمە پێشکەوین معاملی ئەغزیە هەر چاندن خۆشی کشتتوکاڵە توانین پێشی خەینێرە چکە لە ئێستادا لە ئاستێکی زۆر خراپ طبیعی هەم دەرفەتی ئیش پیاکە هەم کاکیادگار ئیکتیفای زاتیش بۆمان پیاکە لەو حاڵەتە مەسائلی قەرز و مەقرز لەگەڵ تەرشیقکردن لەگەڵ کەمکردنەوەی پارەکە باسکراوە لە کارنامەکە کە لە زۆر مەصاریفی زیا ئیفاد و مەصاریفی حکومی کەم لەلایەکەوە تەرشیقەکەی دێنخ لەلایەکە دەرفەتی ئیش ئاوە پیاکەی بەرەبەرە بە ئەکیوملیتیڤ بەواتە بە شێوەیەکی تەراکمی ئەو گۆڕانکاری واتە ئەکرێ لە 4 ساڵی داهاتوودا کارێکی وا بکرێت کە ئەگەر بەستنمان تەنها بە نەوت نەبێ بەڵکو کەرتی گەشت و گوزار بێتەنەوە کاڵ بێتەنەوە بابەتەکانی دیکەش بێنەوە ئاسان نییە بەڵام مستحیل نییە بەڵام دید وازح بێ ئەم دیدەیە لە ناو کارمەندەکە بە شێوەیەکی زۆر تەراکمی و جوان هەموو وەزارەتەکان بڕۆن لەسەری من تەسەوڕەکەم احتیمالێتێکی زۆر زۆر گەورەیەوە گەشتبینم کە جێبەجێ کاگازات بابەتێکی گرنگەیە ناکرێ بۆ پرسیارم لەکەیت باشە خاڵەکانی خۆت باسکە چکە ئەو بابەتەش کە منە بێ باسکەم زۆر گرنگە بینی هەولێر و بەغدایە بڵێ جامل حەزەکە هەلوێەوە دەست پێەکەم لای خۆم نووسیومە لە ڕاستیدا ئێمە وەکو هەرێمی کوردستان و وەکو کوردستان بەگشتی لە کوردستانی باشوور و وەکو کورد وەک نەتەوە ئێمە کۆمەڵێک مەعارکی گەورەمان لەگەڵ بەغدا هەیە کاک مارەکەی قانونیمان هەیە مارەکەی سیاسیمان هەیە حتا لە ئاستی ئاسار مارەکەمان هەیە زەحمەت نەبێ ئەو ئاسارانی لە کوردستان براونەتە بەغدا من داوایەکەم بێتەوە ئێرە هی هەولێرە باهی دیوانش بێتەوە دیوانیە کەمە بەرنمەیەکمان کردو لەسەر گەشت و گوزار سبەی شەو لەسەر ئەو بابەتەشدا یعنی بۆ نمونە ئەمە ئاڵێم بۆیە ئەمە دەبێ یەکێک لە ئەرکەکانمانی هەموو حەزبەکان و هەمووی ئەلامەکان و هەموو کاڵێم هەموو یعنی بەبێ لە بەرچاوگرتنی ئەوەی فلان کانسڵکەم و بڵێم نەخێ ئەمەی نابی تیاابێ هەمووی و نووسەران وای لە ئاخیری هەموویان بەڕاستی ئەبێ ئێمە کۆمەڵگای خۆمان حازرکەین بۆ ئەوەی لەو معرەکانە پشتیوان بن ئەزانی معرەکەی ئێمە تەنیا ئەوە نییە ئەو قەزانە چۆن نەدەینەوە ئەوەی کە جەنابەت پرسیت تێگەی معرەکەی ئێمە ئەوەیە ئێمە بۆچی قەرزارین و بودجەمان پێنە ئەدرا بەڵام عێراق پارەی احتیاطی خۆی تەراکم پێکرد لە کاتێکدا قروزی لە دنیا وەرەگرت یەک فلیسینە ئەدایە ئێمە موچەیە نرد بۆ ژێر ئەو دەسەڵاتی بۆ داعش بڵێ بۆ داعشی ئەناردوو بۆ ئێمە یا ساغ بوو بێ کە ئەمە شەڕی داعشمانە کرد بۆیە ئێمە بەڕاستی ئەبێ ئەو جەنگانەمان ئەو مەعاریکانەمان لەبیر نەکەین ئێمە ئەبێ کۆمەلگا بۆ ئەوە حازرکەین
بەداخەوە هەندێک جاران هەندێک قسەم جوێری ئەبێ لە لای لە میدیاکانیش و لە مسەقەفینیش و بورن هەندێک پەرلەمانتار و نوخبەی کە لە ئیدارەدانی ئەم وڵاتەدا بە شێوازی مختلف کە بەشدارن یعنی بۆ نمونە ئێستا سەری زمان و بنی زمانی هەندێک خەڵکەوەیە ئەرێ حکوومەت بۆ نەوتەکەی بەغدا نادا وەرە زەحمە نەوێ بۆ پێشە مناڵی حکوومەت بۆ فلانشتی ئێمە نادا ئێستا وەکو ئەوەی لاتووەکە ئەوەی گوناحبارە ئەوەی تاوانبارە ئەوەی ئەبێ ببوورە پارەکە بدا حکوومەتی هەرێمە لە کاتێکدا کە ئەوە کوردەوەکە من فتلاوی چی ئەڵێ کەفی خۆیەتی ئارەزوی خۆیەتی من هیچ بشتیرەکەم نییە لەسەرەوە فتلاوی چۆن قسە ئەکا بەڵام گوناحە لە باتیەوەی ئێمە خەڵکی کوردستان حاضر کەی بۆی لەو معرەکانە پشتیوانی سەرکردایەتی سیاسی خۆی بکا لەگەڵ بەغدا بێ نەخ نەک بێ ئەمەی دەکەی نەخێر ئامادەیەکەی بۆ ئەوەی کە لەو معرەکەیەدا جەبهەی داخلیمان بێهێز بێ کاکە جەبهەی داخلی کوردستان بێهێز بێ ئەمە خەتەرە بێ لەسەر ئەم مەسائلانە زۆر بە وردی خۆزیە ئێوە بەرنامەی زۆر تایبەتی لەسەر بکەن خاڵیشتی زۆر مهمە بۆ ئەو مەسلەیە بۆ مەسلەی بوژانەوەی مامۆستاشی شارێکی پێدا پێش هەموو شتێک ئەبێ ئێمە لای خەڵکی کوردستان لای گەنجی کوردستان کە ئێستا معنای کار ئیش لای گەنجی کوردستان گۆڕاوە لای ئەم جیلە تازەیە گۆڕاوە جیرێکە پێی وایە هەر ئەبێ لەسەر کۆمپیۆتەر ئیش بکات وەزیفە کار یعنی کاری کۆمپیۆتەری ئەوەی جاران لە مارکسیەکان پێمانەوت کاری یەخەسپیەکان ئەوانە یەخیان بەڵێ یەخەسپیەکانە ئەبێ ئێمە کار خۆشەویستکەینەوە کار خۆشەویستکەینەوە خاڵی تر بەڕاستی سەبارەت بە هین باسکرا بە کشتتوکاو جەنابە دوڕژان دوو مامۆستاش مشارەکەی جوانی کرد لە ڕووی علمیەوە جوان شتەکانی باس کرد یعنی من پێم وایە کشتتوکاڵێژەکە لەو مەجالە میهمانە و سیاحەتی ژێژەکە لەو مەجالە میهمانە ئەوە نییە کە ئێمە حکوومەت هەتەشجیع ناکە کۆمەڵێک مەسائلی تر حکوومەت چارەسەری بکە باش یەک لەوانە بگورە مشکیلەی پێدانی قەرزی بانک بە شێوەیەکی مبەرمەز بە شێوەیەک کە من بتوانم بۆ نمونە پارتەیەک زەوی بە باشی استیغلال کەم بۆ لەواتی مەوسمێک بۆ دوو مەوسم قەرزم پێ بدێت تاوەکو من دوای پارەیەک لام تەراکم ئەبێ سەرمایەیەک دوو هەندێک مەسائلەی حکوومەت ئەبێ هەندێک ئەختا کرایە لە خلالی ئەو 20 ساڵە لە پەرلەمانی کوردستانیشدا کراوە لە قەراراتی حکوومەتیشدا کراوە یەکێک لەو مشکلانەیە کە زۆر خەتەرناکە زۆر مشکیلەیە لە بەرزبە زراعە خەڵکێکی زۆری کوردستان خاوەنی زەوی نییە بە حکمی قانونی نەوەت و بە حکمی شتێکی کە لە تەداعیاتی قانونی نەوەتە ئەویش بریتە لە مەسەلەی تەسویە من نازانم شتێکم بیست و ئەڵێن لە 15 ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێم قەرارێکی دەکردووە هەر عەرزیەک تەسویەی تەواو نەبوو هی حکوومەتە باش بۆ وابێ کاکە بۆ زاوەریێ چیمان بۆ دێنێتەوە معادلەیەکمانتی کاگازە داوڵیان مەڵێن کاتم نەما کورد معادلەیەکمان بۆ دێنێتە مەردەم دەوڵەت حکوومەتی ئێمە کە بە مەسابەی دەوڵەتە بۆ ئێمە بەڕاستی دەوڵەت ئەوێ دەوڵەمەند بێ یان ئەوێ دەوڵەت وا بکە کۆمەلگا دەوڵەمەند بێ هەر بژین بەس کاتی پێشنیازم ماوە هەر وەکو شێوازی بەرنامەکە چی بکرێت لێرە بە دۆ ئەوانەی کە فریانەکەوتی باسی بکەین بەڵاوەکو من ڕنگ بێت لە بەشک لە قسەکاندا باسی ئەوم کردبێ ئێمە لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەداین ئەم دۆخە سیاسی ئابوووریەی هەرێمی کوردستان بە تەنیا ئێمە هەر ئەو مەترسیانەمان ڕوبەڕوو نابنەوە کە ئەگەر ئێمە نتوانین سەقامگیری سیاسی بکەین و ئەگەر ئێمە نتوانین با بڵێن لە ئاستی خواست و داواکاریەکانی خەڵک بین کۆمەڵێک هەڕەشە و مەترسی دەرەشیش لەسەر ئێمە هەنا وڵاتانی یەقلیمی مەترسین لەسەر هەرێمی کوردستان ئێمە بەسەر ڕێگایەک دەتوانین سەرکەوتوو بین بەرامبەر بەو مەترسیانە لە ڕێگای بەهێزکردنی بنەماکانی دیموکراسیەت لە ڕێگای ئەوەی دیالۆگێکی دیموکراسی بگڕێتەوە لە بۆ نێوانی حیزبەکان و لە ڕێگای ئەوەی گەورەی هەر حیزبێک هەر کەسایەتێکی سیاسی لەوەدا بێت کە چەند دەتوانێت خزمەتی میلەتەکەی بکە نەک بەبارێکی تردا بڕوە و دواخاڵشم زۆر بە کورتی ئەوەیە من پێم وایە گەنجەکانی ئێمە تۆ کە دەرفەتی کارت بۆ ڕخنان خستە چوارچەوەی دەرفەتی کاردا من پێم وایە گەنجەکانی ئێمە چالاکە کاتم نەماوە دکتۆر زۆر بە کورتی بە کورتی دەربارەی کارنامەکە زۆر وازەحە ڕەوایە شتی دقیقی تایە پێوەری تایە کاکیادگار ئەوە زۆر گرنگە ئیلتیزامی تایە کە زۆر گرنگە حکوومەت ئەڵێ من وا ئەکەم و زۆر وازەحە ئەمێنێتەوە وەزیرە بەڕێزەکان بە تەکید لەگەڵ مدیر عام و کادری خۆیان چۆن کولی یەکێکیان لە زمنی فایل ئەجندای وەزارەتی خۆی داڕێژێ ئەم ئامانجانە بیکە بە پرۆگرام و بەرنامە و بودجەی
بۆی دانێ و دیفاعی لەوە ئیشەکە لەسەری و ئەنجا بە دووادا چوونی شەبێ بۆ ئەوشتانە لە ڕووی میدیا و کۆمەلگای مەدەنی و هیوادارم حکوومەت سەرکەوتوو بێ و زۆر سپاس. زۆر سپاس بۆ دکتۆر هێژا بەدرخان سندی، سپاس بۆ کاک ئازاد جوندی. بڕاتە بێت لە هەموو حەقی زیاتر ئەوانەی کۆتایی وەکو پێشنیاز پێویستە ویلایەکمان پشتیوانی لە کاک مەسرور و لە کابینەکەی بکەین و لە هەمان کاتیشدا پێویستە ملەتیش حازر بێ، جەماهیر و ڕێی گشتی حازر بێ، هەر ڕۆژێک لە ناو وەزارەدا لە ناو کابینی وەزارەدا حزبێک بەلاڕێدا لەو بەرنامەیە ڕۆیشت نابێ بە قسەی ئارائی معارض بکە، بەڵکو ئەبێ لە دیفاعکردن لە حکومەت بێتە مەیدان. زۆر سپاس کاک ئازاد جوندیانی، زۆر سپاس کاک زیرەک کەمال، سپاس بۆ کاتی بە ئێمە و بە بینەرانتان بەخشی. بێگومانە و قسانەشتانە بێت تەواوی قسەکانتان بە نەزەری ئاعتیبار وەربگیرێ بووی بتوانین دەوڵەتداریەکی باش بکرێ. بەڵێ بینەرانی ئەزیز، کات هەرهێندە هاوکاری من بووە مەڵقەیەی کابینەی نۆیەم لە خزمەتتاندا بووین. بیرتان نەچێت لە 15 خولەک بینەری دۆکیومنتاریەک بن لە سەر ژیانی سەرۆکی حکوومەتی ئێستا جەنابی کاک مەسرور بارزانی لە چیاوە تا دەوڵەتداری و دەوڵەتمەداری. خوا ئاگادارتان بێت.